من ناوم راهی نەجیم حەسەنە تەمەنم 16 ساڵە پۆلی دەم دانیشتووی قەزای سۆرانم قوتابیم و کاری پرۆگرامسازی دەکەم لە هەمان کاتدا چەندین سیستەمی جۆرە و جۆرم دروست کردووە سیستەمی وەکو کڕین و فرۆشتنی موبایل سیستەمی کاشێر سیستەمی ڕێستۆرانت و چەندەها سیستەمی تر و لە داهاتوودا دەمەوێت سیستەمی گرانبەها دروست بکەم کە بتوانم خزمەتی ئەم وڵاتەی پێ بکەم ئەو وڵاتە بەرەو پێشەوە ببەم و دەمەوێت بەو سیستەمانەوە بچم بۆ ناو پرۆژەی ڕوانگەوە و سیستەمێکی وەکو گەشت و گوزاری کوردستانم دروست کردووە کە گەشتیارانی دەرەوەی کوردستان دەتوانن بە ئاسانی شوێنەکانی کوردستانی گەشتیاری بدۆزنەوە و حەجزیان بکەن و بزانن کامیان لە باشترینیانە و لە داهاتوودا دەمەوێت ببمە پرۆگرامسازێکی لێهاتوو. راهی ماشەڵڵا بەم تەمەنە بچکۆلەیە تۆ 16 ساڵی سیستەمی کاشێر و سیستەمی گەشت و گوزار و سیستەمەکانی ئایتی بەگشتی ئەمانەت هەموو دروست کردووە بۆم باس بکە یەکەم جار کە ویستت دەست بەم کارە بکەی کێ بۆ کەسی زۆر پێت پێکەنی؟ هاوڕێکانم بەگشتی زۆر کاتێککە باسی ئەو پرۆگرامسازی و کۆدینگ و بەرنامەسازیم کرد هەمویان بە من پێەکەنی من خۆشم باوەڕیان ناکرد کە بتوانی بیکەین باوەڕیان بە من نەبوو هەمووی بە من پێکەنی کاتێک کە کردم خۆم خۆشم سەرسام بۆم پێکەنی چۆنوتەوە جوانە باشە هیوادارم هەمووان هەر پێ بکەن هەمیشە پێکەنی شتێکی جوانە ئینەرژی پۆزتیڤەدا بە مرۆڤەکان بۆم باس بکە ئەو سیستەمی گەشت و گوزارەی کە دروستت کردووە چۆن چۆنیە بۆچی گەشت و گوزارت هەڵبژارد بۆی کاری لەسەر بکەیت من عادەتەن سیستەمی گەشت و گوزارم دروست کردووە بۆ ئەوەی مەسەلەن لە خزمەتی وڵاتەکەمدا بێ لە خزمەتی کوردستاندا بێ بۆی هەر کەسێک لە دەرەوە گەشتیارێک بێ تەماشای سیستەمەکەی خۆمان بکات و بزانێت بە ئاسانی شوێنە گەشتیاریەکان بدۆزێتەوە حەجز بکات. پێتوانیە تۆ کە دانیشتووی شاری سۆرانی ئەم شوێنە جوگرافیە کە زۆر سەوزە زۆر شوێنی گەشتیاری هەیە کاریگەری لەسەر بیرکردنەوەی تۆ هەبوو بۆی بتانی بۆی بڕیار بدەیت کە سیستەمەکەت گەشت و گوزار بێت؟ بەڵێ بەدڵنیاییەوە کە کوردستان زۆر شوێنی گەشتیاری تێدا و زۆر شوێنی خۆشی تێدا کە شانی ئەوەیە کە ببینرێت و حەجز بکرێت و کەسی زۆر بێتێ گەشتیاری زۆری بێت. لە گەڕان و زانیاری کۆکردنەوە لە هۆتێل و مۆتێل و چێشتخانەی شوێنە گەشتیاریەکان هەر خۆت دەیکەی؟ بەڵێ هەر خۆمم و پەیوەندیان پێوە ئەەکەم و پێیان ئەڵێم کە زانیاریەکانم ئەدەنێ و منیش ڕسم و زانیاری و ژمارە تەلەفۆن و ناونیشان و ئەوانیان لێ وەرەگرم و داخلی سیستەمەکە ئەەکەم. پێیانەڵی چەند ساڵم؟ پێیان ئەڵێم 16 پێڵی یان زیاتر بەڕاستی جوابەرەوە ئەڵێم 16 باسێکی خوێندنەکەتم بۆ بکە لە کەسی نزیکی تۆ بیستمە ئەڵێن ڕاهی لە مامۆستاکانی زیرەکترە ئەمە ڕاستەیان نا بەدڵنیاییەوە مامۆستاکان پرۆگرامەکە بینن هاگە دەربە هەموو کوردەی بینێ دوای دەرەجەیەکی ئەوە نەبێنم هەر بخوێنم و دەرەجەکەشم ئەو بۆ وڵا بیرم چۆ قسەم کردووە لە ڕوودا باشە تا چەند ڕاستاڵێن لە مامۆستاکانی زیرەکترە 175 لە کام وانەیە زۆر زیرەکی بە زۆری لەوانەی ئایتی کە بە زۆری دەربارەی ئەکسل و ئەو بەرنمەکانی مایکرۆسۆفتە کە داتا مانجمنت و وەکو کالکولیشن یعنی بیرکاریانە بێ بیرکاری ڕاهی پرسیارێکی زۆر سەیرت لێ یەکەم ئەگەر بۆ یەک ڕۆژ کۆنتڕۆڵکردنی سیستەمی هەموو دنیا بکەوێتە دەستۆ چێکەیت؟ یاسایەک دائەنێم کە هەر سیستەمێک دابنرێت لە خزمەتی مرۆڤایەتیدا بێ و هیچ زیانێکی نەبی بۆ مرۆڤایەتی بەس یارمەتی دەربێت و لە خزمەتی مرۆڤایەتیدا بێ. پلانی تۆ چییە بۆ داهاتوو لەم کارێک کە ئەیکەیت؟ لە داهاتوودا دەمەوێت سیستەمی زۆر گەورەتر و باشتر دابنێم لە خزمەتی وڵاتەکەمدا کە ئێستاش کە ئەو سیستەمەی گەشت و گوزاریم داناوە دەمەوێت زیاتر پەرەی پێ بدەم زیاتر وڵاتەکەمی پێ بەرەو پێشەوە ببەم.
ڕاهی لەم کەشە جوانە ئەم شوێنە سەوزانە ئەم شوێنە گەشتیاریانەی سۆران لەگەڵ هاوڕەکان تا زوو وێنە ئێرەیان لەبەر قوتابخانە و کۆدینگ و ئەو شتانە مەجالت نییە. وای بە زۆری لەگەڵ باوکمایەم بۆ ئەو شوێنە خۆشە کە لە سۆران شوێنی زۆر جۆرە و جۆر کە زۆر کەسکایەکی زۆری لێ زۆر جوانە و دڵگیرە. واکێ خاوێنە ئیلهامی لێ وەردەگری بەڕاستی. ڕاهی هەست ناکەی لە تەمەنی خۆت زووتر گەورە بووی؟ بەڵێ بە تەمەنگ گچکەمە باقل گەورە بوویمە. ڕاهی ئەگەر ئێستا کەسێکی لە خۆت بچووکتر داوای ئامۆژگاری ئەوەت لێ بکا بڵێ دەمەوێت کار لەسەر ئایتی بکەم چه ئامۆژگارێکت بۆی هەیە؟ ئامۆژگاریەکەم ئەوەیە کە پەرەی بەخۆ بدا و ئیش لەسەر ئایتی بکە و پرۆگرام سازی کە داهاتووی ئێستای ئەم جیهانە لەسەر ئایتیەوە لەسەر دەستی ئایتی و پرۆگرام سازی بەرهەمێنراوە و ینی لە داهاتوودا کە تەکنەلۆجیا و باری ئەلکترۆنی و ئەوانە بەرەو پێش دەچن داهاتوەکەی ینی داهاتوو ئەبێتە داهاتووی پرۆگرام سازی کە ئەو تەکنەلۆجیا و جیهانی تەکنەلۆجیایە ئێستا. هیچ کاتێک بیرت کردوتەوە بچیتە وڵاتێکی تر کوردستان بەجێ بێڵی چی لێ پەرە بە خوێندنت بدەیت پەرە بە کارەکانت بدەیت؟ بە دڵنیاییەوە کە بچم بخوێنم لە دەرەوە و بێمەوە خزمەتی وڵاتەکەی خۆمی پێ بکەم. تەنیا بۆ ئەوە ینی بیرۆکەیەوە نییە لەوێ بمێنیتەوە ژیان بکەیت؟ کوردستان خۆشترە لە هەموو وڵاتێک بۆ من. ئەتوانی ئەم سەوزاییە ئەم کەشە جوانە بەجێ بێڵی تو بڕۆی؟ بەڕاستی و کەش و هەوایە نییە لە دەرەوە ئەم کەش و هەوایە کە ئیلهامت پێ بەخشێوە نییە؟ ئەو کەش و هەوا خۆشە. پاش 5 ساڵی تر خۆت لەکوێ بینیتەوە؟ لەکوێ وەستاوی خەریکی پرۆژەیەکی گەورە پێشکەشی کۆمەڵە کەسی گەورە دەکەیت؟ من وەکو ساڵانی داهات و 5 ساڵی دابێ من ئەگەر خوا قسمەت بکە سیستەمی گەورەتر دروست دەکەم و پیشانی مرۆڤاتی ئەدەم و بۆ ئەوەی بۆ وڵاتەکەشم سیستەمی مجهزتر دائەنێم کە بە زۆر باشتر بیت وڵاتەکەم بەرەو پێشەوە بچیت پیشانی بێخمە سەر خزمەتی وڵاتەکەمان. پێت وایە بەو بیرۆکانەی کە هەتا ئەبیتە ئەو کوردەی کە لە دیوێکی ترەوە کورد بە جیهان بناسێنی؟ بەڵێ بە دڵنیاییەوە.